ئالەم کاتە ناڕەحەتەیە هەموو بەشەریەت کۆ بێتەوە ئەڵێن ئەوە کەسێک نییە شفاعەتمان بۆ بکا لای خوا لەم وەزع ڕزگارمان کە ئەچن بۆ لای ئادەم ئەڵێن یا ئادەم ئەنتە ئەبو البەشەر خلقك الله بيده ونفخ فيك من روحه ألا تشفع لنا إلى ربك ألا ترى إلى ما نحن فيه أي آدم تباوكي بشريتي نبي لشو وضعي كاين شفاعت من بونا كيت وأمنوان ورزقار كيت فما من دارك أمر بينك رابو كبيخم دار كم خوارت بيابي أونيم اذهبوا إلى غيري نفسي نفسي بچم بولاي غيري من خوم خمي خويتي باوك آدم أچن بولاي نوح فرمي والله من يك شفاعتم هبو بكرة كم كناوي كنعان بو كتشو سر شاخك ولا دسم هالهات وتم ربي إن ابني من أهلي شفاعة كم لكنعانك وتاي بهات أچن بولاي إبراهيم أيوش فرمي من الدنيا يا سيد روم كردوا ناتوان مشفاعتكم بچم بولاي غيري من نفسي نفسي لا إله إلا الله إبراهيم بلي نفسي خوم كسي تري بيرني لو كاتيا أچن بولاي موسى فرمي من كسيكم كجل دنيايا كأمر بينا كرابو بكشتني بچن بولاي غيري من نفسي بچن بولاي عيسى كأمانة همي بيغمبراني أولو العزم عيسى هستاواني باز ناكا فرمي بس بنتو أنا مني أم شفاعة بكم شكو هميان لين إن ربي قد غضب اليوم غضبا لم يغضب قبله مثله ولن يغضب بعده مثله خواي قورا أمرو توربوني توربوه كزناوي لقسي لقلكا قد تجلمو دواوات ورنا به قد تجلمو بيجوات ورنا بوه بچن بولاي غيري من بچن بولاي محمد الريان بشانه دا بيغمبري خواه صلى الله عليه وسلم أم همو أمتا بآدم وهمو بيغمبران بچن بولاي بيغمبري خواه صلى الله عليه وسلم همان قصدوا باراكنوا أي محمد نابيني لشوص إيكاين داوامان بوبكن نشينا بهشتوا بس خواي قورا دادقاي مانكا بس لمنا راحتي نجات مان بيه بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي أنا لها من بوم كارم من بياوي أم ميدانم الله أكبر فرمي ديما جار عرش لەوێ سوزدەیەکی دوور و درێژ بۆ خوای گەورە بم خوای گەورە بەرەکەت و قسەم بەسەرا ئەڕژێنێکە ئێستا بۆم نایەت داوا لە خوای گەورەکەم خوای گەورە فەرمێ یا محەممەد ارفع رأسك وسل تعطى واشفع تشفع أي محەممەد سەربەرزکەرەوە أي محەممەد ئەو سەرەی کە لە دنیاە هەرداد نابوو لە سوژدەیە ئێستا سەربەرزکەرەوە داوا بکە بدەمێ شفاعەت کە شفاعەتەکەت گیرا ئەبێ داوا بکە شفاعەت کە شفاعەتەکەت قبوڵە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ یا ڕەبی خوایە کوڕەکانم خوایە کچەکانم خوایە قوڕەیشەکەم خوایە ئەهلی مەککە خوایە عەرەب نەخێر ئەفەرمێ یا ڕەبی ئومەتی يا ربي أمتي سيجار يا ربي أمتي خواي فريا أمتكم كوا هيتشي تري لم يشكاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم بفريا كزي ترونايا لم روجيا جاري خمي أمتك يأتي خواي قورا في أي محمد لا درقاي لا راستي بهشتوا أمتك بخرا بهشتوا ئەمە گەورەترین واستەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئومەتەکەیەکە لەو ناڕەحەتی و لەو گەرما و لەو کێشەیە مامۆستا مەحوی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر خۆی نورە بەو بەڵگەی لە حەدیسەکە فەرمێ وەجعلنی نورا خوای گەورە یەک پاچە بم کە بە نور کەواتە ئەفەرمێ پێغەمبەری خوا مادەم نور بوو بێ ڕووناکی سێبەری نییە ئەفەرمێ ئەی ئەم سێبەری پێغەمبەری خوایە بۆ چۆچوو
فەمێ سێبەرەکەی هەڵگرتووە بۆ قیامەت بۆ ئەوەی کە لەسەر سەری ئێمە بێ بەچێتر بۆمان. سێری ئەم معنا جوانەکە با مەفهومەکەشی صحیح نەبێت، بەس معناکەی صحیح. پێغەمبەری خوا فەرمێ لكل نبي دعوة مستجابة فأردت أن أخبئ دعوتي لشفاعة أمتي يوم القيامة. همو پێغەمبەرێک کارتێکی زەختی پێیە، وەرەقەیەکی پێیە، وەرەقەیەکی براوەیە. ئەم کارتە ئاخر کارتە بەکاری هێنێ بۆ شفاعەت لە قیامەتە. فەرمێ هەموو پێغەمبەرەکان کارتی خۆیان بەکارهێنا، دوعا و شفاعەتی خۆیان کرد. من ئەم کارتەم هەڵگرتووە بۆ ڕۆژی قیامەت بۆچێ بۆ ئومەتەکەم. الله ئەکبەر. بۆیە مامۆستا مەحویە فەرمێ وەکو یاقوت و بەردی تر. یاقوت هەر بەردە، بە زۆر جیاوازە لە بەرد. ئەڵێ ئێمە بەردەکەین، پێغەمبەری خوا یاقوتەکەیە. وەکو یاقوت و بەردی تر جەنابی ئەحمەدی مرسەل کە تێفکری لە ئینسانە بەڵێ مانەک وەک ئینسانە. وجودی ئەو لەگەڵ باقی وجودان هەر نییە فەرقی. وەکو چی وایە؟ وەکو ڕۆح و جەسەد. هەنای پێغەمبەری خوای پاچە ڕۆح و نور بووە. وەکو ڕۆح و جەسەد بێسێبەری خارج لە ئیمکانە، نابێ ئینسانە سێبەری نەبێت مەگەر ئەو سێبەرانەی خەزنەمەند کردووە بۆ حەشر. چ دڵسۆزێکە لەو گەرمایە شاسایەی لە سەرمانە. ستێگەیشتن لەگەڵ بێسایی سایەی خەیاڵی کەوتە سەر هەر کەس. چ کەس دار و چ بێ کەس سەیدە سەردارە سوڵتانە. ئەڵێ ئەوەی لە ئومەتی محەممەد چەند بێ کەس بێ لە قیامەتە مادەم خەیاڵ و مادەم سێبەری پێغەمبەری خوای هاو بەسەرا ئەبێ بە سەید، یعنی ئەبێ بەنەوەی پێغەمبەری خوا. سەردار ئەبێ بە گەورەی قەوم، ئەبێ بە سوڵتان، بەس بە مجرد ئەوەی پێغەمبەری خوا بێ بە سێبەری شفاعەتی بۆکە.